برای دیموکراسی گل رایان گیان تا که فریادرسی گل خویتی دەستەی سەرۆکایەتی بەرەی دیموکراسیگەل لەبارەی قەیرانەکان هێرێمی کوردستان و خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران ڕاگەیەنراوەکان بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوەکەیاندا کە وێنەیەکیان بۆ ناوەندی دەنگ و باسەکانی سرک تیڤی نردووە هاتووە. ئەزموونی ئیداری و دەسەڵاتدارەتی هێرێمی کوردستان لە جێبەجێکردنی بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە گەل و نیشتیمان شکست خواردووە و لە ڕۆژی ئەمڕۆشماندا ئەو شکستە گەشتۆتە لووتکە. هەروەهاتووە چینێکی مشەخۆری قەڵەمڕە و هەموو جومگەکانی ژیانی خەڵکیان خۆڕە کردو و بێباگیشن لە دۆخی گوزەرانی خەڵک کە زۆربەی خەڵک لە ئاژاری و ژێر هێڵی هەژاریدان و تەنانەت چەندین مانگە مووسەی فەرمانبەران مامۆستایان خاننشینان پێشمەرگە و خاوەن پێداویستێت تایبەتەکانیشان نەداوە. بەرە ڕاشیگەیاندووە ئەوە لە کاتێکدایە کە داهاتێکی زۆر و زیاد لە پێویست لە دەست دەسەڵاتدارandایە و بەهۆی گەندەڵێکی بەربڵاوەوە خەڵکی کوردستانیان دووچاری ئاژاری و بێچارەیی کردوتەوە. هەروەها لە ڕاگەیەنراوەکەی بەرەدا هاتووە پێویستە هەرچی زووە هەموو لایەن دەسەڵاتدارەکان وەڵامی داخوازیەکانی خەڵک بدەنەوە و چیتر نابەرپرسیارانە یاری بە ئارامی و لە خۆبردووی خەڵکەوە نەکەن. بەرەی دیموکراسی گەل بەرگریکردنی لە داوا و مافەکانی گەل بە ئەرکی بنچینەی خۆی داناوە و لە پێناویدا بەرەنگاری هەموو دەسەڵاتداران و نێرانی گەل دەبێتەوە. لە کۆتایی ڕاگەیەنراوەکەشیاندا بەرەی دیموکراسی گەل داوایان لە هەموو چین و توێژەکانی گەل کردووە کە چیتر نەبنە ئامراز و قوربانی ململانەی نێوان خودی لایەن دەسەڵاتدارەکان بەڵکو دەبێت گەل باوەڕ بە هێز و توانستی لە بنهاتووی خۆی بکە چونکە تەنها خودی گەل خۆیان دەتوانن ببنە فریادڕەسی خۆیان.